ئادەم محەممەد ئەو کوردەی بەپێ لە گەشتێکدا لە بەریتانیاوە بەرەو سعودیا بەڕێکەوت بوو بە مەبەستی بەجێهێنانی فەریزەی حەج گەیشتە شاری مەککە و ئاواتەکەی بۆ بەجێهێنانی فەریزەی حەج بەدی هات. ئادەم محەممەد تەمەنی 53 ساڵە و لەدایکبووی هەرێمی کوردستانە. ئەو ئەندازیاری کارەبایە و نزیکەی 25 ساڵە لە بەریتانیا دەژی و باوکی دوو منداڵە. أنا اسمي آدم محمد مواطن بريطاني جاي من بريطانيا من 1/8 لە هێشتی 2021ەوە بەڕێکەوتم بە درێژای ڕێگاکەم نزان بۆ ئومەتی پێغەمبەر کردووە. هەرچەندە لە ڕێگاکەمدا ناڕەحەتی و سەختیم بینی بەڵام کاتێک ئێوارە داهات هەموو ماندووبوونەکانم لەبیر دەچووەوە. گەشتەکەم ماندووکەر بوو بەڵام زۆریش بەچێژ بوو. بیرۆکەی ئەم گەشتەم لە خۆمەوە نەبوو بەڵکو خودای باڵادەست خستێ دڵمەوە کە بە پێ بەرەوە و ماڵەکەی بەڕێ بکەوم. العمرة الثانية الحمد لله والشكر. لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك. ئادەم لە مانگی ئابی ڕابردوودا بەهۆی خەونێکەوە کابینی بووی بە پێ بەرەو خاکی پیرۆزی مەککە بەڕێکەوت. لا ڕێکردنەکەیدا کەناوی گەشتی ئاشتی لێناوە. ئادەم بە عارەبانەیەکی سێتاییەوە دەمانگ و 25 ڕۆژی پێچووە و بە 11 وڵاتدا تێپەڕیوە تا گەیشتووەتە شاری مەککە لە سعودیا. شعور مفرح جدا أخواني أخواتي المسلمين. هەستێکی خۆش و ئاسوودەمەیە و هەست بە شانازی و باوەڕ و عیزەت دەکەم. نزام بۆ سەرجە مسلمانان کردووە، هەروە نزام بۆ مزگەوتی ئەقسا کردووە کە ڕزگاری ببێت لە دەستی داگیرکەرانی جوولەکە. في كل مكان أنا دعيت لكم وإن شاء الله سبحانه وتعالى يستجيب لدعائي. ئادەم ماوەی 2 مانگ سەرقاڵی ڕێخستنی عارەبانەکەی بووە بۆ ئەوەی بۆ گەشتە دوور و درێژەکەی ئامادەی بکات. وەک خۆی دەڵێت هەموو پێداویستیەکی لە عارەبانەکەیدا دابین کردووە وەکو شوێنی نووسن، شوێنی ئامادەکردنی خواردن و پێداویستی خۆراک و کارەبا کە لە ڕێگەی وزەی تیشکی خۆرەوە دەستەبەر کراوە و لە ڕێگادا هیچ کەم و کوڕیەکی نەهاتوتە ڕێ.